بەڵە سڵاوتان لەبێ دیارە دوای گەڕانەوەی تەرمی شاعیر و ئەدیبی دیاری کوردستان جەمال شار باژێڕی ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەی لە مزگەوتی ئەحمەدی حاج عەلی لە سلێمانی بە ئامادەبوونی خانەوادە و کەس و کارەکەی و بەشێ لە بەرپرسانی ئیداری پارێزگای سلێمانی و هونەرمەندان بە ڕێوە چەشمەلای دکتۆر ڕەپاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی کاک دکتۆر سڵاو لێبێ سوپاس بۆم دەرفەتە جەمال شار باژێڕی ناوێکی دیار و ئاشنایە لە کوردستان بەدەستدانی چی خەسار بەڕێزیان مامۆستا جەمال شار باژێڕی یەکێکە لەو شاعیرانەیە توانین بڵین شاعیری دوو سەردەمن هەر لە سەردەمی گۆرانی شاعیر و پێشەوانەوە دەست پێکا بە گەنجێتی و ئەو ڕەوتەی ئەوان تا بە ڕوانگەیە تێپەڕێویکێکە لە ڕێبەرەکانی ڕوانگە تا ئەگا بە سەردەمی ئیستا و هاوچەرخمان ڕۆڵێکی گرنگی بینیوە لە زیندووکردنەوەی ئەدەب و فەرهەنگ و ڕەسەنایەتی ئەدەبی کوردیە بە درێژایی تەمەنی خۆی بەخشێکی زۆری هەبووە دەیان دیوانی چاپ کردووە و ڕۆڵێکی گرنگی لە پاراستنی فەرهەنگ و زمانی و ئەدەبی کوردیە بینیوە خێزانێک بوون هەموو قوربانیدانێکیان بۆ خەباتی نیشتیمانی ئەم وڵاتەیەوە چ خۆی چ ڕووناکانی خێزانی کە ئەگەر باسی ڕووناخان بکەین قسەیەک نامێنێتەوە بیکەین چوەکەم خێزان و بنەماڵە هەیە لەم کوردستانەیە بەقەد ئەوان قوربانیان نابێ هەر لە شەید بەرهەمەوە کە لە شەیدانی دڕیانەکەی سەرشنارن تا دایکیان تا کەسەکانی تریان هەمویان قوربانی دەرێکی گەورەی خەباتی نیشتیمانی بوون و بە بەردەوامی لە بەرەی گەلا بووە توانیوێتی بە زمانێکی سادە گزارش لە هەموو جوانیەکانی کوردستان بکە بە بەردەوامی بە خەمی یەکبوونەوە بووە بە خەمی ئاشتیەوە بووە بە خەبی لە یەکبوردەیەوە بۆ خۆشەویستیەوە بووە خۆشویستنی هەموو بنت و بست و بوونێک بۆ لەم کوردستانەیە بەدڵنیاییەوە ئەمە کە کەسێک بۆ لەو کەسە مخەزڕەمانی کە چەند سەردەمێکی تێپەڕاندووە خەسارەتێکی گەورە ئەیە چونکە ئەمانەوەکو نیسکلۆپیدیایە گوان لە بواری ئەدەب و تێکۆشانی نیشتیمانی ئێمەیە بە لە دەستدانیان بۆ شایەکی گەورە دروستەکەن. بینەروی سەری بوونەتی دکتۆرە باڵاو بەکر بوو کە لەسەر کۆچی دوایی جەمال شار باژێڕی دووە دیارە جەمال شار باژێڕی شاعیر و ئەدیبی دیاری کوردستان لە ساڵ 1940 لە ناوچەی شار باژێر لە سنووری پارێزگای سلێمانی لەدایک بووە لە تەمەنی 82 ساڵیدا دەی ئەم مانگە لە وڵاتی بەریتانیا و لە شاری لەندەن کۆچی دوایی کرد بەرەبەیانی ئەمڕۆ تەرمەکەی لە ڕێگەی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیەوە هێنرایەوە کوردستان و لە پێشوازیەکی شایستە و تایبەتدا تەرمەکەی لە گردی سەلیمبەگ لە شاری سلێمانی بە خاکسپێرە ئێستا پرسەی پیاوان و ژنان بەجیا لە مزگەوتی ئەحمەدی حاج عەلی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و ئەدیبدۆستان و بەرپرسانی حزبی و کەس و کار و خانەوادەکەی بەڕێوە دەچێت. دیاران جەمال شار باژێڕی لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا دەستی بە کاری ئەدەبی و نووسینی شعر کردووە چەندین بەرهەمی چاپکراوی هەیە لە ساڵەکانی 1950 تا 1970 لە ڕۆژنامە و گۆڤارە دیارەکانی کوردستاندا بەڵاوی کردەوە بەوتی خانەوادەکەی چەندین دەستنووسیشی هەیە کە تا کۆتا تەمەنەکانی سەرقاڵی کاری نووسین بووە لە بواری ئەدەبیات و نووسینەوەی یادداشتەکانیدا بڕیاروایە خانەوادەکەی لایەندێکی نزیکدا پاش تەواوبوونی مەراسیمی ماتەمینیەکانی بە چاپی بگەێنێت.